ئێستا لەسەر بەرگی یەکەمی کتێبی تێکەڵاکەم کە ئەم کتێبە تێکەڵەیەکە لە کۆمەڵێک ڕوودا و بەسەرهاتی بینرا و بیسترا و نووسراوی سنووری پێنجوێن و کوردستان و هەروەها عێراق و ناوچەکە و بەگشتی لە با بڵێن سەرەتایی یاخود سەدەی بیستەمەوە تا کۆتایی ساڵی 2014 قسە و باسی زیاتر دەربارەی ناوەڕۆکی کتێبەکە و هەروەها ئەو ڕووداوە بیسترا و نووسرا و بینراوانە دەکەم لەگەڵ زۆر بەڕێز نووسەری کتێبەکە عەبدول باقی قادر کە بەڕێزیان لە سودی کورسان مەگەزین میوانمانن. بەخێراتی مامۆستا بەخێربی سەرچاوم. زۆر سوپاس بۆ بەڕێزان. بەخێربی. چۆن بیرت لەوە کردەوە کە ئەم کتێبە یاخود ئەم بابەت و ڕوودا و بەسەرهاتانەی کە بۆ خۆت ئاماژت پێکردوون تێکەڵەیەکە لە کۆمەڵێک ڕووداوی بینرا و بیسترا و نووسراویش؟ سەرەتا ئەمەوێ کتێبی تێکەڵە بۆ بینەران و بۆ بەڕێز نیشتان ڕوونکەمەوە بۆچی ناوی تێکەڵم بۆ کتێبەکەم هەڵبژات. تەمەەن تێکەڵاوێکە لە ڕوودا و بەسەرهاتە جۆرا و جۆرەکان جاران لە لادەکانە وردەواڵا هەبووی وردەواڵا لە هەموو بابەتێک یعنی لە هەموو بابەتێکی تێکەڵاوی تیای هەم سیاسی هەم کۆمەڵایەتی هەم ڕۆشنبیری هەم وەرزشی بۆەوەی هەموو چین و توێژەکان سوودی لێوەربن. تەمەەن وردەواڵا جاران کە ئەچوە لادەکەوی لە هەموو بابەتێک کاتێ بابەتەکانی دائنا و بینەران بابەتەکانیان نەبینی من بابەتێکم یان شتێکم لەوانە بەدڵ بوو لەوانەیە جەنابەت بەدڵت نەبووە یان کەسێکی تر بابەتێکی تر بەدڵ بووە لەبەر ئەوە بابەتەکان بۆ هەموو چین و توێژەکان نووسراوە. من دەوەتەی مرۆڤ هەیە و بیری لە ژیان کردوێتەوە ڕۆژانە ئەدوێ پەیڤەکانی بە هەوادا ئەچێ و ون ئەبێ. بەڕێی من ئەوەی کە لە ناخی ئینساندایە هەوڵ با بە شاراوایی نەهێڵێتەوە چونکە ئاڵتون چەند جوانە کاتێک لەژێر خاکدایە نە بەهاکەی دیارە نەجوانیەکەی بۆیە مرۆڤ پێویستە کاتێک کە ئەمرێ بە بەتاڵی بمرێ. زۆربەی شاعیرە کۆنەکانمان نووسەرەکانمان کە ئێستا بە نەمری ماونەتەوە بەهۆی نووسینەکانیانەوە بەهۆی بەرهەمەکانیانەوە یان بەهۆی داهێنانەکانەوە. بۆیە منیش بیرم لەوە کردوێتەوە ڕۆژانە ئەوانەی کە ئەیبیسم یان ئەیبینم یان بە چواردەومدا ڕوئەدا لە یاداشتی ڕۆژانەمدا نووسیومەتەوە ئەوانەشی کە پێش خۆم ڕوویان داوە هەوڵم داوە لە کەسانی بەتەمەن و بە ئازمن پرسیار بکەم بۆ ئەوەی شتێک لە بارانەوە بنووسم بۆ ئەوەی نەوەکانی داهاتوو سوودی لێوەربگرن و ئەو شتانش بە شاراوەی نێن. کەواتە ئەتوانین بڵین بابەت و بەسەرهاتەکانی ناو ئەم کتێبە زادەی بیرەوەریەکانی بەڕێستانە؟ بەڵێ من لەو کاتەوە کە هەستم کردووە و ینی لە قۆناغی ناوەندیەوە هەوڵم داوە یاداشتی ڕۆژانم هەبێ ئەو ڕووداوە بەسەرهاتانەی کە هەموو تۆمار کردووە لە چواردەوری خۆما. ئێستا من ماوەیەکی زۆر کە لە فەرمانگە بووم لە ماوەی 40 ساڵ دوای ئەوە کە خانەنشین بووم بیرم لەوە کردەوە کە ئەم بەرهەموو یادەوەری و بیرەوەریانە بۆ ئەوەی ون نەبن بیخەمە دوو توێی کتێبەوە. بۆیە تا ئێستا هەوڵم ماوە دوو بەرگ لە کتێبی تێکەڵا چاپ بکەم کە تا ڕووداوەکانی 2014 تایە. من ناڵێم هەموو ڕووداوەکان ئەمە مێژووە بەڵام هەوڵم داوە پوختەیە گوڵبژێرێک لەو ڕوودا و بەسەرهاتانە بخەمە بەردیدی خوێنەرانی ئازیز. باشە خۆت ئاماژەی پێکەیت کە تێکەڵەیەک لە ڕووداوی بینراو کاتە ئەو بابەت و ڕووداوانن کە بۆ خۆتیایە ژیاویت و بینیوتن با بڵێن و بیستراویش ئەوانن کە بیستوتن مەبەستمەوەیە کە چۆن بە دوای سەرچاوەکانیان ئاگەڕاوی. ئەمە تەبعەن کتێب نووسین کارێکی هەروە ئاسان نییە بەڕاستی ئەوە هەوڵ و ماندووبوونێکی زۆری ڕۆژانەی دەوێت. من بۆ دەستخستنی سەرچاوەکان دەیان دێ و ئەملا و پیاوە بەتەمەنەکان گەڕاوم مقابلم لەگەڵدا ساز کردوون باسی ئەو ڕووداوانم لێ کردوون. مەسەلە بۆ نمونە شۆڕشەکەی شێخ مەحموودی نەمریان ئەو دیاردەی چەتەگەریە کە لە منتەکەکان ڕوویداوە وەکو خولەپیزا حەمەتاڵ یان سەیعەتا ئەمانە تەبعەن لە بیرەوەری ئێمە نەبن چونکە لە پێش ئێمەیان ڕوویان داوە. ئەمە لە زاری کەسانی بەتەمەنەوە بیسراون. منیش هەوڵم داوە لە دووتۆی ئەو کتێبە بیخەمە بەردیدی خوێنەرانی ئازیز. زۆر باشە. حەز ئەەکەم ئاماژە بە گرنگترین ئەو بابەت و ئەو ڕووداوانە بێ کە بۆ خۆت لەگەڵ یا ژیاوی یان خۆت بینیوتن. بێگومان
من لە ساڵی 1950 لە گوندی گۆڵێ کە ئێستا بۆتە سەیرانگایەکی دڵگیر لەدایک بووم سەر بە قەزای پێنجوێنە ئەو کاتێک کە منی تیا لەدایک بووم سەردەمی مەلیکی بوو دوای ئەوە کە من چوومە دەخوێندکات لەو کاتەوە هەستم کردووانی ژیانی ئەو چینەی ئێمە پڕ لە ئازار و مەینەتی و ناخۆشی بووە بەڕاستی ئەو کاریگەری هەبووە لەسەر ژیانی من هەوڵم داوە ئەو ڕوودا و بەسەر هاتانە بۆ ئەوەی ون نەبن بینوسمەوە لە دوتوێ کتێبەکاندا بۆ ئەوەی خوێنەران ئیسفادەی لێ بکەن تەقەن ئێمە کاتی خۆی کە لەدایک بووین زۆربەی کورد لە یەکی حەوتا لەدایک بووە ئەگەر عید میلاد بۆ ئەو ئێمە بکرایە هەموو کێکی سلێمانی لەوانەیە بەشی ئێمەی نەکردایە ئەو کاتە هەر لە گۆترە ناوەکان نووسراوە بۆیە من لە یەکی حەوتی 1950 وەکو زۆربەی عێراقیەکان و کوردەکان لەدایک بووم و دوای وردە لەگەڵ قۆناغەکانی تەمەنی خوێندکاری و ئەمانە ڕۆشتوم زۆربەی کاتەکانی من خوێندن و ئەمانم لە پێنجوێن بووە بۆیە سەرڕای ئەوەی کە نازناوی جوتیارم بۆ خۆم هەڵبژاردووە نازن بە عەبدولباقی پێنجوێنیش ناسراوم چکە زۆربەی کاتەکان و خوێندەکانم لە پێنجوێن تەواو کردووە. بەڵێ بەشێکی زۆر لەو ڕوودا و بەسەرهاتانەی کە ئاماژەت پێکردووە لە هەمان کاتدا وێنەکانیشی تایە اینجا پێم خۆش بوو ئاماژەیەک بۆ بکەیت کە لە چ بابەت و لە چ ڕوودا و لە چ ناوچەیەکەوە کتێبەکەت دەست پێکات. سەرەتای من لەبەر ئەوە لە پێنجوێن لەدایک بووم هەوڵم داوە لە پێنجوێنەوە دەست پێ بکەم و بێبیرە من بۆی کتێبەکە زۆر وشک نەبێت لە لای خوێنەران هەوڵم داوە وێنەی ئەو کەسایەتانی کە ناویان دێتە بابەتەکانەوە بخەمە بەردیدی خوێنەران هەم خوێنەر چێژی لێوەرگێ و هەم سوودیشی لێوەرگێ و هەروە هەوڵیشمداوە کتێبەکە زۆر وشک نەبێت لە هەندێک کاتا قسەیەکی خۆشیشم تێکەڵاو کردووە بۆ ئەوەی خوێنەر زیاتر لەگەڵ خوێندنەوەیە بەردەوام بێ و چێژی لێوەربگرێت. بەڵێ هیچ کام لە بەسەرهاتی نووسەر و ڕووناکبیران و شاعیران لەناو ئەم کتێبەیە بوونی هەیە؟ زۆربەی شاعیران و کەسایەتی دیارەکان ئەوانەی کە لە کوردستان بوون ئەوانەی کە لە عێراق بوون ئەوانەی کە لە چواردەورمان بوون لە پارچەکانی تری کوردستان هەوڵم داوە بە گوێرەی ساڵەکان تەمەەن تێکەڵم من لە ساڵی 1960 دەست پێ دەکات کە ڕووداوەکانی پێش لەدایک بوونی خۆمە لە ساڵی 1960ەوە هەوڵم داوە ڕووداوەکان ساڵ بە ساڵ پۆلین بکەم لە ساڵی 1960ەوە وە شۆڕشەکانی کورد ئەوانە کەونە پێش تەمەنی لەدایک بوون ئەوانەی کە لە ساڵی 60ەوە تا 2014 هەوڵم داوە ڕووداوەکانی هەموو ساڵێک بەجیا تۆمار بکەم لەو ساڵەیە چ ڕووداوێکی گرنگ ڕوویدا بێ هەوڵم داوە لەو کتێبە ئاماژەی پێ بدەم لە هەر شوێنێکشا پێویستی بە وێنە کردبێ بۆ ئەوەی زیاتر لە لای خوێنەران سوودی هەوێ هەوڵم داوە وێنەکان پیا بکەم لەو کتێبەش مامۆستا من هەستەکەم زۆربەی زۆری ڕووداوەکانیان بابەتە گرنگەکانی ناو ئەم کتێبە زۆر پەیوەندیان بە سیاسەتەوە نییە بەشێکی زۆریان هەوڵت دیاوە کە دیوەکەی تری ژیان و گوزەران و بە تایبەتیش لایەنی با بڵێن کۆمەڵایەتی و هونەری زیاتر پیشان بیت. مەسەلە بۆ نمونە کە من دێمە سەر ساڵەکانی لە هەفتا و یەکەوە بۆ هەفتا بەپێی قۆناغەکانە گۆڕێ ئەو ساڵانە 4 ساڵی ئاشتی بوو بەڕاستی 4 ساڵ بوو بۆ کورد ساڵانێکی خۆش بوو هەوڵم داوە لەگەڵ ڕووداوەکانە ئەو دابوو نەرێت و شێوازانەی کە ئەو کاتە باو بوون چ لە پێنجوێن چ لە منتیقەکەدا چ لە کوردستاندا بیخەمە بەر دیری خوێنەران مەسەلە شتە فۆلکلۆریەکان ئەوە بە گوێرەی توانە هەوڵم داوە. بەڵێ زۆر باشە مامۆستا ئەمە بەرگی یەکەمە بیرت لەوە کردوێتەوە کە بەرگی دووەمیشی چاپ بکەیت؟ بەڵێ بەرگی دووەمیشم چاپ کردووە تەمان ئەمان بەرگی یەکەمە تا ڕووداوەکانی 1990 تایە ڕووداوەکانی 92 تا 2014 لە بەرگی دووەمە ئەویشم بە چاپ گەیان تەمان ئەم کتێبە من ئەمە چاپی دووەمێتی چاپی یەکەمم کرد لەبەر ئەوەی کتێبەکە زۆر خواسی لەسەر بوو بەڕاستی چاپی یەکەمی تەواو بوو. بەڵێ ویستم پرسیاری ئەوەت لێ بکەم خواز لەسەر ئەم کتێبە چ تەمەنیەکە یان چ قۆناغێکە یان ئەو کەسانی کە زۆر حەز بە خوێندنەوەی ئەم کتێبە ئەکەن؟ وەڵای من وا کتێبەکەم نووسیوە کە بۆ هەموو تەمەنەکان بگونجێ بۆیە ناوم ناوە تێکەڵە یعنی بۆی بۆ چینێکی جیاواز نەنووسێ هەر بۆ سیاسیان بۆ ئاینیان بۆ کۆمەڵایەتەکان هەموو چین و توێژەکان لە مناڵەوە تا ئەگاتە گەنجان تا ئەگاتە پیران سوودی لێ وەرەگرن. بەڵێ گرنگی ئەم کتێبە بۆ کتێبخانەی کوردی؟ طبعا کتێب سەرچاوەیەکە بۆیە من وتم ئینسان پێویستە کاتێک کە ئەمرێت بە بەتاڵی بمرێت واتە ئەوەی کە ئەیزانێت بینووسێت یان بیڵێت چونکە هەمیشە نووسین دەنەنووسین چاکترە من ئەڵێم بنووسە ئەوەی وا لە دڵتدایە
شتی شاراوە لە ژێر خاکدا خامە تا سەری نەبری نانووسێ کە نووسی چاک و خراپی تایە تەمەەن من ناڵێم ئەم بەرهەمەی من هەمووی چاکە یان هەمووی بەدڵی خوێنەرانە من نازناوەکەم جوتیارە جوتیار هاوشێوەی شوانە من هەموو جارێکی روتومەوە لە پێشەکێکەی شاباسم کردووە تەبعەن دیاری شوان یا شنگە یان هەڵەکۆک من ئەوەی کەزانیم و توانیمە چوارچێوەی ئەو کتێبە پێشکەشم کردووە ئەوانەی کە بەدڵیانە هیوادارم سوودی لێوەربن ئەوانەی کە بەدڵیشیان نییە کێ چاکتر ئەنووسێ فەرم و ئەوە ئەرز و ئەمە گەز ئەو کاتە کابراایەک هەبوویان و کاتی خۆی توێتی من لە یەز بازمەیە حەو گەز ئەڕۆشتم کابراایەکی لێوتی کاکە جا یەزدی بۆ چییە ئەگەر ڕازەکەی ئەمە ئەرز و ئەوەش گەز بەڵام کێش ئازای و ڕازەکە با بێت شتی جوانتر بنووسێ لەبەرەوە ئەمە طبعا نووسین شتێکە کە بۆ سەرچاوە ئەمێوەکو پێشتریش ئەرزم کردی زۆربەی ئەو کەسانەی کە ناویان ماوەتەوە بەهۆی داهێنانەکانیان بەهۆی نووسینەکانەوە ئێستا ئەگەر بەرهەمەکانی نالی و پیرەمێرد و مەحوی و ئەمانە نەبووایە ئێمە ئەو کەسانەمان نەئەناسی بۆیە شاعیرێکی عەرەب ئەڵێ الخط يبقى زمانا بعد صاحبه وكان صاحب الخط تحت التراب واتە نووسین و ئەمانە بۆ زەمانێکی زۆرە مێنێتەوە لە کاتێکا کە خاوەنەکانیان لەژێر ئەرزایە بۆیە پێویستە ئەوانەی من هیوادارم و داواشم لە هەموو خوێنەران و نووسەران هەیە چونکە ئێمە بەڕاستی نووسەرمان هەیە و موسەرمان هەیە موسەرەکان وەکو مووی سەر زۆرن ئەنووسن و ئاڵێن و بەڵام لە هەمان کاتە هەر نووسین دەنەنووسین چاکترە ئەگەر خەڵکی سوادەی لێ کرد ئەوە شتێکە و نور ئەلانور ئەگەر بەدڵیان بوو پێشکەشیان بێ ئەگەر بەدڵیان نەبوو ماڵی خەڵک دەرگای ساحەبی و کێش باشترە ئەزانێ بنووسێ فەرم و با چاکتر بنووسێ ئەمە بەڕێی من کتێبێکە ئەگەر خوێنەران بە وردی بیخوێنەوە زۆر سوودی لێوەرەگرن زۆر سەرچاوی تایە ئەتوانن بیکەنە سەرچاوەیەک بۆ نووسینەکانیان چونکە هەڵم ماوە زۆر زانیاری و زۆر شتی نایەبی تیاکۆ بکەمەوە تەبەن هەر لە عەرەشە تاقڕش کەس بە دۆی خۆی ناڵێترێت ئەڵێن لە ژیشتیان پرسی وتی بێچووی من کە هەمووشی درکە لە هەموو بێچۆکان نەرمونۆڵترە تەمان میژ ئەو کتێبە بەرهەمی خۆمە بەڕاستی لای خۆم شتێکی پەسەند و جوانە هیوادارم لای خوێنەرانی بەڕێزیش پەسەند و جوان دەستەکانە خۆش بێ مامۆستاگیان باس لەوە کرد کە نەتویستوە کتێبەکەت وشک بێت هەوڵت داوە کە هەندێک بابەتی تەرفیهی و پێکەنین ئامێزیشی تیاابێ اینجا پێم خۆشە باسێک لەو بابەتانە یاخود ئەو ڕووداوانەی کە کەمێک پێکەنی ناوینیان خۆشن بگێڕیتەوە ئەگەر لە ناو کتێبەکە ئامەشە لە سەرەتای کتێبەکە من باسی چایچێکم کردو کە لە پێنجوێن بوو ناوی خولەشکۆر بوو پیاوێکی زۆر چاک و نەفس بەرز بوو بەڕەنجی شانی خۆیە ژیا ئەو کاتە چا زۆر هەرزان و کابراایە کە ئەچوە چاخانەکەی داهانیش ئەو کاتە عادە دوا بوو ئاوی پەرداخۆشت نەبوو ئەوی کاک مەحموود زەحمەت نەبێت چایەکی جوان و نەختی ئاوم بۆ بێنە ئەوژەی باوکم بەخوا چاهەکەم نەم خۆری سەماورە زیاتر شک نابم لەوە جوانترم نییە بۆ ئاوەکەش فەرم چۆ ئەوە ئەو کاتە مەرکانە هەبوو ئەوە مەرکانەکەی بچۆ تێر و پرفۆرە جا منیش بەڕاستی کوڕێکەیە عەبدوڵای پێمە لە پێشی کتێبەکان نووساوە ئەو ژنان ئەگریان کە ژنێک مێردەکەی مرده بوو لە ناو ژنەکانە کۆڕی شینی قوربانی ئەو زیینەم ئەکرد لەو ماینە قوربانی ئەو قامچەبم کە لێدایا ژنێکی شتی کاکە خۆ ژنەکەی خۆ مێردەکەی تۆ ماینی نەبوو ئەی ئاخر نیازی بوو بیسێنێ منیش لەم تەمەنی 6 ساڵیا کە بۆ 65م تازە بە نیازم بیرەوەریەکانم بنووسمەوە بۆیە ئینشاءڵڵا هیوادارم هەموو کەسێک وەکو من بیر لەوە بکاتەوە ئەوەی کە ئەیزانێ ئەوەی کە بیستوێتی هەوڵما بە شاراوی نەیهێڵێتەوە لە کتێبێکا بینوسێ بۆ ئەوەی خەڵک سوودی لێوە بەڵێ هەر مامۆستا لە دنیای ئێستاشا زۆر باوە بە تایبەتی زۆرێک لە ئاکتەران وە کەسە دیارەکان هەوڵ ئەیەن کە مێژووی ژیانی خۆیان و ڕوودا و بەسەرهاتەکانی ژیانی خۆیان و تەنانەت ئەو بابەتە و ڕووداوانەی کە نەشیان بینیوە تەنانەت بیستویانە هەوڵێن کە لە ڕێی کتێبێکەوە وەک یادەوەریەکیش بێ چاپێکەن و بڵاویەکەنەوە مەبەست زیاتر لەمە ڕۆشنبیرکردنی خەڵکە یاخود ئەوەیە کە تۆ ئاماژەی پێەکەی کە ئینسان پێویستە بە بەتاڵی بمرێت من بەڕێی خۆم ئینسان خاستەن ئەوانەی کە لە شۆڕشا بوون ئەوانەی کە ئێستا بیرەوەرەکانیان ئەنووسی و تۆماری ڕۆژانەیان هەبووە بەڕاستی ئەوە شتێکی زۆر چاکیان کرد خۆوا بێ هەر ئەمێ باشی بەڵام مێژوم کتێبەکەی من ناڵێم مێژووە بەڵام لە مێژووش بەدەر نییە هەوڵم داوە ئەو ڕووداوانە هەر لە سەدەی سەرەتای سەدەی 20ەوە تا کۆتای 2014 بەسەرما تێ نەپەڕێ ئاماژەی پێبم بەڵام
بیر و بۆچوونی خۆشمی بخەمە سەر چونکە مێژوو نووسین زۆر حساسێتە زۆربەی ئەو کەسانەی کە مێژوو ئەنووسنەوە ینی بنەماڵەکانی خۆیان ینی حیزبەکانی خۆیان بەداخەوە بێلایەنی تیا نییە. هەر کتێبێکیش بێلایەنی نەنووسرا خوێنەر چێژی لێوە ناگرێت بۆیە من هەوڵم داوای لەم کتێبەیە خاتری کەس نەگرم و دژی کەسیش نەبم ئەوانەی کە بینیمەوە بیستمە وەکو خۆی وەڕای خۆشم لەسەر دەربڕیوە کە ئەمە کارێکی خراپە ئەمان کارێکی باش. بەڵێ ئاماژەت بۆ کرد کە بەرگی دووەمی کتێبەکەت لە ساڵی 1992 دەست پێکا بۆ 2014 ئەوش بابەتەکانی بە هەمان شێوە تێکەڵا ئەوش بابەتەکانی سیاسی و کۆمەڵایەتی و تەنانە دووەرزشیشی تیا هەوڵدا مەسەرەکە باسی جامی جیهانی ئەکرێ بۆی ئەو لاوانە ئیسفادەی لێ بکەن هەوڵم داوەست باسی فیفا بکەم باسی جامی جیهانی بکەم باسی کەسەکە بکەم کە چۆنە لەکەیەوە دامەزرا و کێوە دەستگەوە هەروەها ئەو خوڵانێژی کە کراوە لە سەرەتای 1935ەوە تاکۆ تاخل ئەوانم هەموو کێ یەکەم بووە کێ دووەم بووە ئەمە بۆ گەنجان و بۆ وەرزشکارانم نووسرا هەروەها بەنسبەت سەرۆکەکانەوە هەوڵم داوە لە ئێران چەند سەرۆک گۆڕاوە بە وێنەکانیان و دانیم لە ئەمریکا لە بیدایەتی دروستبوونی کۆماریەوە چەند سەرۆک کۆمار هەبووە هەوڵم داوە بە وێنەکانیان کاتەکانیان کاتی حکومڕانیەکانیان ئەوانە بنووسم بۆ ئەوەی هەم ببێتە ئەرشیفێک بێتە سەرچاوێک بۆ ئەو کەسانی تر کە دوای من ئەیانەوێ مێژوو بنووسنەوە. دەستەکانت خۆش بێ مامۆستاگیان تەمەند درێژ بیت بە هیوای بەرهەمی زیاتر دووبارە سوپاس دەکەم کە لە ستودیۆی کورسات مەگەزین لێرەوە سڵاو بۆ سەر جەمبینەرە زۆر سوپاس شاشە جوانەکەی بەخێر هاتی دووبارە هیوای تەمەند درێژیتان سوپاس دەکەم سوپاس بۆ میوانداریەکەت سوپاس.